کرێدانی فرۆشگاکان لەم سنوورەیە سەر و 3 ملیار دینارە. خاوەنی حانوتەکانی قوتابخانەکان هاتوونەتە بەردەمی بەڕێوەبەرێتی گشتی پەروەردەی سلێمانی و داوای ئەوە دەکەن کە ساڵی پار بەهۆی بایکۆتەوە زیانی زۆریان بەرکەوتووە قەرەبوو کرێنەوە. لێرە کاگەژی لێرەیە. سڵاو لێ بە کاگەژی. داواکاریەکانی ئێوە بە دیاریکراوی چییە؟ داواکاریەکانی ئێمە ساڵی پار وەکو دیارەکە بایکۆتێکی زۆر لە سنووری پەروەردەی ئەم سنووری سلێمانیا بووە ئیتر بە سلێمانی خۆی و بە چواردەورەکەی و بە گەرمیان و بەڕانی و بە قەڵاتزێ و هەمووی بایکۆتێکی زۆری تیا بووە. ئێمە کرەیەکی زۆرمانیاوە بە فرۆشگای مەکتەبەکان و دەمێکە هەر سۆراخی ئەماکەین کە بتوانین قەرەبوویە وەرگرینەوە. ئێستا بەم ئەخیرە بڕیارێ لە ئەنجومەنی وەزیرانەوە هاتووە کە بڕیارەکە بە جۆرێکە کە بە هیچ شێوەیە قەرەبووی ئێمە ناکاتەوە. ئەڵێ بە لە ساسەی نرخی بەکرێدانی پار ئەتانینەوە کاتە ئەو نرخی لە ساسەوەی پار ڕۆیشت ئەوەی پار بەحساب ئەوەی کە باسەکرێ ڕۆشتووە هیچ قەرەبووی نەکرینەوە. ئێستا ئێمە لێرە گرت بووینەتەوە داوای قەرەبووی ساڵی ڕابردووەکەین. تۆ زانی چەنە بەرکەوتووە؟ کاکەژان ئێمە لە ساڵێکی خوێندنە کە ئەبوایە کە عادەتەن پێش بەکرێدانی فرۆشگاکان ساڵنامەیەکی خوێندن عەرزەکرێ لە ساڵنامەی خوێندەکە کۆی ڕۆژەکانی خوێندن دیاریەکرێ. نازانم ئەو ساڵنامەیە ساڵی پار چۆن دەرکرا بوو چونکە پشووی هەڵبژاردن هەبوو پشووی هەڵبژاردن نەخرا بۆ ناو ساڵنامەکەەوە پشوویشی کە بۆ سەرژمێری کە هەبوو نەخرا بۆ ناو ساڵنامەکەەوە کە ئەمە بە چەند مانگ پێشەوە بڕیاری لێدراوە کە ئەم شتانە وجودی هەیە لە ساڵەکەیە و دوای ئەوە لە کۆتایی مانگی 11 و تقریبا لە ئەخیری مانگی 11 کە بایکۆت دەستی پێکرد ئیتر بایکۆتەکە وا بوو هەتا مانگی ڕەمەزان خوێندن دەستی پێ نەکردەوە. ئۆتۆماتیشی ئێمەش لە مانگی ڕەمەزانە هەر خۆمان حانوتەکان ناکەینەوە تا دوای جەژن ناکرێتەوە چونکە ئیشی تیانە. بە کۆی پرۆسەی خوێندن لە ساڵی پارا 60 ڕۆژ ئێمە کارمان کرد بە فعلی 60 ڕۆژ ئیشمانتیا کرد. یعنی کە ئەو 60 ڕۆژە تقریبا خۆی ئەبووە نزیکی 140 بۆ 150 ڕۆژ ئێمە ساڵی پار ئیشمان کردایە 60 ڕۆژ ئیشمان کرد. یعنی تقریبا لە 60 بەرەو ژووری ساڵەکەمان لێ ڕۆشت. ئێستا ئێمە داوای قەرەبووی ئەو ماوەیەکەین تقریبا کۆی پارەی بەکرێدانی فرۆشگاکان لەم سنوورەیە سەر و 3 ملیار دینارە. بڕواکەی ئەم بەڵێندەرانە و کۆمەڵێ بەڵێندەری ترن بە کۆی گشتی لە سەر و 1.5 ملیار دینارەوە زەرەرمان کردووە ئێمە پار لەم فرۆشگانیانەیە. ئێستا ئێمە داوای قەرەبووی ئەوەکەین وەکو شتمان ئەکسپایر بووە وەکو نەمانتوانیوە کاسپی بکەین وەکو هەموو ئەم شتانەی تر تەنها داوای ئەوەکەین قەرەبووی ئەو کرێە وەرگرینەوە کە یاومانە. زۆر باشە دەستەکان خۆش بێ. تۆ چەندێک زیانە بەرکەوتووە بەهۆی ئەوە؟ وەڵای هەمومان زیانێکی زۆرمان بەرکەوتەوە بەڕاستی تە هەچ کەسەوە بە پێ حانوت هەیە یەک حانوتی هەیە 5 حانوتی تێ بە پێی زۆر و کەمی حانوتەکان هەموو چەندێ بوو؟ من زەرەرم زۆر کردووە نازان بڵێم چەندێک وەڵا چونکە حانوتەکان چەند حانوتێکم هەیە من زەرەرێکی زۆرمان کردووە توان بڵێم من خۆم تقریبا 3-4 دەفتەرمان زەرەر کردووە. ئەرە وەڵا حانوتمان هەیە بڵێن. دەستەکان نەخۆش بێ. چەندێک زیانێک کردو تۆ لە 2 دەفتەر دۆلار زەرم کردووە. 2 دەفتەر دۆلار جەنابێ. وڵای منیش بە دڵنیایی نازانم سەر و 10 ملیۆنم زەرە کردو بەس من 3 حانوتم هەیە. 3 حانوت هەیە. بەڵێ. دەستەکان نەخۆش بێ. بەڵێ ئەمان خاوەنی حانوتەکانن کە لە سنووری پەروەردەی سلێمانین کە لە قوتابخانەکانە کاریان فرۆشتنی ئەو بابەتانن بە منداڵان بەڵام ئەمان بەهۆی بایکۆت و ئەو ئۆتڵانی کە دروست بووە زەرێکی زۆریان بەرکەوتووە کە بۆک باس دەکەن کە 60 ڕۆژی تەواوەتی کاریان کردووە ئەو ڕۆژانی تریان فەوتاوە بەهۆی ئەو بابەتانە بۆی داوای قەرەبوو دەکەن و هاتوونەتە بەردەمی بەڕێوەبەرێتی گشتی پەروەردەی سلێمانی و داوای قەرەبووی ساڵی پاریان دەکات.